لە ڕاپەڕینی شاری سلێمانیدا گومانی تێدا نییە چ پێشمەرگە چ جەماوەر بەشێکی زۆریان شەهید بوون و قوربانیاندا لە پێناو ڕزگارکردن و ئازادکردنی شاری سلێمانیدا. یەکێک لەو شەهیدانە بەڕێز شەهید محەممەدی حاجی مەحموود بوو کە ساڵیادی شەهیدکردنەکەیەتی لێرەدا. برایەکی شەهید محەممەد بەناوی شیروان مەحموود میوانی بەرنامەکەمان دەبێت باز لەو ڕۆژگارانە دەکات و باز لە ئەزمموی ڕۆڵی بەڕێزیان شەهید محەممەدی حاجی مەحموود دەکەین. گفتووی زیاد دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاک شیروان. کاک شیروان زۆر بەخێر بێ. بەخێر بێ کاک شیروان. حەزێکی کێشاوە چاومە. کاک شیروان ئەگەر کەمێک باز لە سەروبەندی ئەو کاتە بکەین کە ڕاپەڕینی تێدا ئەنجام درا لە شاری سلێمانی. کاتی ڕاپەڕینەکە کاک محەممەد 14 ڕۆژ پێش ڕاپەڕینەکە گیرا لە بازار گیرا زیندانی کرا. ئەو ئێمە هەمووان پەرتەوازە بووین نەمامان نەماوە ناریەکە خۆمان شار وەلای کارۆشین. ئەو کاکشەکەی برام دوای دووسێ ڕۆژ پێشمەرگە بوو بۆیە گیرا. کاک محەممەد تەنزیمی بوو یعنی لەگەڵ کاکشوانی ڕەحمەتیا بوو. ئیتر کەوکو گیرا بردیان بۆ سەجن. ئێمە نەمانزانی برادر دۆستێکی خۆمان و مەبینی ویتۆڵە خۆتان شانەوە کاک محەممەد گیرا خۆیەوەشە گیرێت. ترە وڵامان پێکەر یەکە بەماڵەکە دەربازی مۆید نەگیرین. کاکشەکەی برام گیرا هەر لەبەر خاتری کاک محەممەد باڵێ. ئیتر بشەوی ئینتیفازەکە زانیمان بۆ بەیانی کە ئەو شۆ تەقەت توێ سەر ئەو نەسوورەکە کاک محەممەدی شەهید کردەوە مدیریە من. کە پێی وت و داجەلە و دەنگەدەنگی لەگەڵ مدیرێنە کە ئەلاسنای تازیەکە و ئێوە 14 ڕۆژتان ماوە لە ژیانە خۆت و حیزبی عەز نامێنن. ئەویش توی بێژ بمێنم من تۆ شەهید دەکەم ئەویتەوە و کاک محەممەدی شەهید کە شەهید ڕاپەڕینەکە. یەکەم شەهید ڕاپەڕینەکە کاک محەممەدی برامەوە کە لە ئەم نەسوورەکە پێنج ئەوڕێکەشی لەگەڵەوە بەسان نەمەزانی سەر بە چی جێتی بوو نەمانزانی بەڕاستی. پێنج کەسیکە لای لەگەڵ شەهید کرابوو هەر لای کابینەکەی پشتی ئەم نەسوورە کابینێکی لێ بوو. باش بیرمێ بۆ بەیانی کە چون جەنازەکەمان دەست دۆزی و یانامانەوە چوار هاوڵاتیکەی لەگەڵە شەهید کراوە ئەو بەیانی ئەو شۆ بەڵێ. جەنازەکانتان بینی لێ بەیانی ڕفاتەکەی دۆست و ناسیا و کەسی خۆمان دەوری ئەم نەکەبووین هەمومان بەڕاستی ئەمانوی سەبەرە لەسەر حەمدڵا کاکشێکۆ بەر بوو بە سەلامەتی هەست ئەو وریە من شەهیدی کردبوو. کاک شیروان باس لەوە کرێ کاک محەممەد ئەوەندەی من تۆزێک معلوماتەوێ پار ساڵی شمیانێکمانە بوو باسی زۆر بەغیرەتی و ناتقی و بەورەی کاک محەممەدی کردو هەر ئەمە ژوای کردبوو مدیری ئەمن زۆر ڕقی لێڵگرێ بەو شێوەیە کە گەر یەک خولێکیش لە شار مابێ بێ من دەستم چێنی ئەوە ئەگە تۆزێک لەسەر هەستی کوردایەتی ڕۆڵی کاک محەممەد لە بابەتی شۆڕژگێڕی. خۆی کاک محەممەد کەسێکی زۆر ئازا و بەغیرەت بوو. زۆر دڵسۆزی هاوڕێ خزم و کەسەکانیشی بوو. وەڕام پێ بکرد لە حیزبەکانی کە زۆر کەسەکە لە بەدەر لەوەی کە تەنزیمیاتی بزنی ئیسلامی بوو ئیشی بۆ هەمیان نەکرد تاوکاری هەمیان یەکرد خاصن لە مناڵی شارەکە بوو لە شارەکە شار لەلای و گەورە بوو خەڵقی ناسی کوڕێکی زۆر ئازا و بەغیرەت بوو. ڕەحمەت هەر ئازایەتی وای لەکرد کە شەهید بێ. ئەو کاتێک کە پێش ڕاپەڕین ئەوان ڕۆڵیان چی بوو لە نێو شارە چ کاری و تەنزیمی ناو شار بوو نەمەزانین بەحەقت من نەمەزانی کە کاکەم ئەو تەنزیماتی ئیسلامی ئێوەش نەتانزانی بوو نەمانزانی بوو نەوەڵات شتێ و کەس نێوێرە هیچ بزانین لەو کات زۆر زەمانە خەڵق لە خۆشیە ترس لە هەموو شتێکە ترسایی بەڕاستی ئێمە دووسێ جاری ژیان برایش کەشم پێش کاک محەممەد شەهید بووە بەڕەحمەت کەسم کوی برام لە سلێمانی والله لە سیان لەگەڵ 14 هاوڕێ لە بزگەری سێ حەسەن گیران ئەوان تاسی ڕفاتیمان دەست نەکەوتووە برایان. ڕۆحی شادی ڕاستە هەموو ساڵێک ساڵیادی ڕاپەڕین زامیەوە کلێتەوە بەڵام ئیتر ئەمڕۆ بە شانازیەوە باز لەو شەهیدانەکەینەوە خوێنیان بەخشی لە پێناو پاراستن و بەدەستهێنانی ئازادی و سەربەخۆیی کوردستان کاک شێروانیانی بگەڕێنەوە بۆ دیسانەوە بەر لە ڕاپەڕین ڕۆڵی ئەو هەستە کوردانەی لە نێوان ڕێزەکانی پێشمەرگە و تەنزیمی و خەڵکی شار لە هەموو شار و شارۆشەکان هەبوو ئەو یەکدەنگی و یەکڕێزیە توانین بڵێن ئەمە وایە کرد ڕاپەڕین سەرکەوتووتر بێ تەعشید ئەوسا کەس فەرق و تەفرەقەی نازانین چییە هەمووی خەخواخوای بوو ئەم میلەتە ڕزگاری بێ هەمومان حەزمانەکەن کۆتایی بە زۆڵم و سەمی حیزب عەز ببینین لە سەردەما خواخوامان بوو شتێک بێتە پێشەوە و خەڵقی ئازاد بێ خەڵق زۆرمان هیلاک بوو خاڵ هەنگالی کورد بەدەست حیزب عەز زۆری ناڵان ئەو کیمیایی ئەنفال ئەو هەموو شەهیدە ئەو هەموو شۆشەکە کراوە لەبەر خاتی ئازادی ئەم میلەتە کراوە
أو هم خانة درا ويبقى في رن الرات إن شاء الله في رجنا روشتو ناروا ئینشاءڵڵا. زۆر باشە شیروان ئەو کاتێ پێما بوتە چەند ڕۆژێک پێش ڕاپەڕینەکە کاک محەممەد شەهید کرا دەستگیر کرا. دەستگیر کرا شەهیدکردنەکەی کەی بوو شيء بحوتي من كاتفاضل السياني يدوز بو شواقي بۆ شەوەکەی شواقي تاقت شو سر أمن إنجاب كات الشيء ئەتمە ئەمنەکان زانیویانەکە زاني بيان كان محمد بيتو تشارد روجي ونام يعني نقوت ونحيز بعد نام يعني أيش كتب بقينا اللي تبي من بكل من تو شيء ده أو بالضبط سيخوي بالزسر زوري شان تعذيبه وتشارد روجي دان نقدو أو كثاني كده سجقاب برمون ماسي أزايتي وخوراق دي بلا كمان كان زور كس من نلم بلا يخون برام بيبقى باسي بجوري باسي أزايتي تصور ناكي ئێسش بەشێک لاوەڕەکانی ماوە الحمد لله ما أنا والله کاک شێروان کاک محەممەد تامن کە دەست ئەبێتە ڕێخستن تەنزیمیەوە دیارە نازانەوەمان ئاگدانین تەمەنی چەند بوو کە با بڵێن لە کاتی دەستگیرکردنی یاخو کاتی شەید بوونی كاك محمد شسطة شەستیانی ئەو کات سي سالة قبل 30 ساڵێکە بوو حتى كان كلية قولي قلت كشاشي طاوك لبر إمزاي باسيتين شو نيني نكد إمزاي نكد لين بي إنسان قاعد محروم بباشن كله زانكو لا زانكو ئەی شەید محەممەد هاوسەرگیری کرد بوو یان هەر خەریکی کاری ڕێخستن و هر خيجي يخصم سياساتي ئەو لە نێو شارە بوو زیاتر کار و والله چالێکەکە والله نعلم بيشتري برايش كشف شيء وكاكسنكو هميان وحی شاد ئەو چۆن شەید بوو أو جيران نعلم أوش جيران. أو جيران بران لك هي كيركو شيء جان كده نوان شوارده كاوريون نمزج حسن جيران چەند ڕۆژە پێش ڕاپەڕین کە خۆشتان دانیشتوی شاری سلێمانی بوون بارودۆخ چۆن بوو والله بارو أخي خلق أمي نار حدو أمي لدست همي خوا اشتاق دورزوية كرابر نكمل بيت بەشێکی زۆری خەڵگەیان زانی خلق يزاني بنا بحقت خلق زوري زاني خاصة نواني كسكايرن بيجمر قبوا كسكايرن ندروا بوا ملاقاتنا من أما زي شمال شي ما شهيد وبيجمر يشتري شوي كسام ولا عامر كذبوا برحمة لك شهيد ليش أو شيء أمازون تەمەنت چەند بوو کاک شەید محەممەد کە دەستگیر کرا من فهمي بەڵێ بەڵێ والله ما جينا صحف تعلم هشتا صعب أو هشتا چ یادگاریەک چ ئامۆژگاریەک چ ڕفتارێکی جوانی شەید محەممەد لە یادە معدل يونيوش كان يشغل تاعنا فوتي أكتر يشغل تاعنا درس خان قرآن خان قرآن جل لبارك الدين دايم دنيشي لصير مع موتشان الله يجورة تقول يا ما وقما مصايق وابو ما نصيحة الدين أو ما كان أو باش درس القرآن خان أكتر يشغل تاعنا زور كسيتي متدين والحمد لله لە شاری سلێمانی دەرس و دەوری قورآنیان هەبوو لە نێو شاردا بو قاهان بو بلس بحقنا هذا من زيادة لما على خوي بيوت قرآن بيوتين أي بيخنوا في تسجيل واشتياق دي ڕاستەکە زۆر ڕاستە شەید محەممەد کە سەروبەری دەستگیرکردنەکەی کە چەند ڕۆژێک دانی ئەو ماوەی کە لە لبازار جيرا أما نوان زاني نعلم وكو بيوتي لبازار جيرا بو تامان بە هیچ شێوێک ئەو ماوەیە شو جيرا بو بینینی نەبووە ئەو ڕێگەیان نەدراوە تامان ولا لقي شيء محكمة شيء اشتينا أقوى هیچ پامێکی لە زیندانەوە لە ڕێ هاوڕەکانیەوە بۆ نەناردنەوە بۆی بەجێنێشتن وەسێتێک لا والله في اشتينا بس كاك شركة غير شو بسجنوا لە بینی بووی لە زیندان لو دقائق مش دقائق كابو بياكل دانا نابو پێکەوەدا تامان زانیویانە ده والله والله ڕاستە كل ما كانوا سوينا زور بس ساعات ولا شيء بس خانوا مرة خان مال على كراي بس شيء ما ندري هەر لەبەرەوەی کە شەید محەممەد و شەید سمکۆ ڕێخستن بوون و پێشمەرگە بوون کاشێرکۆ بەچی گیرا و بەچ اللي سر واجي أخو من يجدو جار جيرا ولا سر أو وقت خوي بيانتي ما بيش مكان بقرب وين بيوتي مش خوي دو جاب من عالم جيرا ولا سر جگە لە شەید سمکۆ و شەید محەممەدی براکانت کەستتان پێشمەرگە بوو یان با بڵێن نعلم أو ما كوري ما يشتي نشتري بيش مكان ولا شيء ما شيء وحی شاد بەگشتی چەند لە زیندان مایەوە چەند ڕۆژ چواردە ڕۆژ لە زیندان مایە کاک شێروان ینی نامەوێ مۆزوعکە سیاسی کۆم بەڵام یادی ڕاپەڕین هەر خۆی بۆنەیەکی هەم توام ناوینێ نیشتیمانی هەم سیاسی با بگرێنەوە پێش ڕاپەڕین شەید محەممەد و لە ڕێخستنەکانی بزوتنەوەی ئیسلامی ڕەنگە لە زیندانەکە دەیان ڕێخستنی یەکێتی نیشتیمانی و لایەنەکانی تر هەبوو بێ هەمویان یەک ئامانجان هەبوو یەک دەنگیان هەبوو یەک دژمی دیاری کراویان هەبوو یەک دروشیشمیان هەبوو یعنی
بۆچی دەبینی کە دێن بەم دیوە زۆر شپرزەترە بین لە باتیەوەی باشتر بە ئامانجەکان بگەین ئەو ڕۆحیەتەی جارانی پێشمەرگەکان نەماوە خەڵق ئەسا کوردایەتیە کرد قەومی و وەتەنی بوو کە وەزۆرفێک هاتە پێشەوە بوو بە زۆرفی نەوت فرۆشتن و ئەمانە هەر کەسی پشتی خۆی بچڕی کەس ئەوە ناکە ینی ئێستا حیزبەکان لە خەڵک دوور کەوتونێتەوە وەفایان بۆیەوە چۆنە وەکو بنەماڵی شەیدان وەکو وەڵی موچەی شەیدانی براکەم بڕوان ناکەم بەقی موچەی شەید جاشەوێ بەداخەوە هەشەت ئێمە زۆر زەحێمان ناوە زۆر زەحێمان ناوە ماڵمان ڕۆخاوە خانومان یاگیر کرا ماڵمان هەمووی تاڵان کرا بەداخەوە کاکشیروان بەشێکی زۆری لەو کەس و کار و لەو کەسانەشی کە ڕاپەڕینیان ئەنجامداوە بەشدار بوون پەشیمانە لەوەی کە و خەباتیان کردووە وڵای خەڵک ڕاپەڕینی بوو ئازادی کرد بەڵێ بۆی بە ئازادی بژی خەڵق دوورکرد لە جاسوسی بەسەریەکەوە قسەکردن نەوین بە مەراقی بوو جاسوس بەسەریەکەوە بۆیە خەڵق ڕاپەڕینی کرد کە ئازاد بێ ئەوەی هەدەفەی ئەوە هەمووی کوردایەتێکی پاک و جوان بوو هەزمان عەلا سەباب وا دەرنەچوو نەتیجەکەی زۆر باشە کاکشیروان کاک محەممەد لە ئەم نەسوورەکە شەید بووانە پێم وان بێت هەشتی مانگ ئەم نەسوورەکە گیرا بۆی کە مقاومەتی زۆر ئێوارەکەی ئێوەکەی ئێمە کە ئەو ئەم نەسوورەکە جیا ئەنجا زانیمان شەید بووە نەمانزانی بوو بەڵێ هەوتی مانگ خۆی ئەوان زۆر مقاومەیە زیندانیکەی لەگەڵا بوو لە بەرنامەکانی گوێم لێ بۆ خۆم چۆن وسەی ئازادی کاک محەممەدەکەن ئەوین هەتا نەیانزانیوە کە ئینتیفاسەژە بێ ڕاپەڕین دروزەوێ لە سییانە ئەو پێویتون ڕاستەبەرێت لە زیندان ئاگایان لە هیچ ئەوانی جاگایان هیچ نەبوو کاک محەممەد بران پێویتون توی خەمتان نەوێ هەمومان بەرەوین ئینشەڵڵا حەزی باز نامێنێت وڵات ئازاد دەبێ خۆی بە هەموو زیندانیەکان تو وەکاری شەیدکردنی و زیاتر ئەو بیۆری بووانی بەتاشی ڕوبەڕووبوونی لەگەڵ ئەم نەکانە کورە قارەمانێتی ئازادی برای من باز ناکرێت ئەتا شاعری هاوڕەکانی شاعری لەسەردەن ئەوانی کە لەگەڵی بوون کاتی خۆی کاک شێروان کە هەموو ساڵە یادی ڕاپەڕینێت چ هەستێک تێ هەم خۆت لە ماڵەکە زامێکی زۆر ناخۆشێتەوە بەرچاوم تراژیدایەکی زۆر ناخۆش بوو بۆێمە بەڕاستی ئازیزترین کەسمان لە دەستێمە برا گەورەمان بوو ئەومان گەورەتر بوو کەسێکی دڵسۆز و مسلمان و بەڕاستی خەمخۆری هەموو کەس بوو نەک ئێمە کە براین خەمخۆری قزمیش بوو ئیدۆراسی دۆست بەڕاستی جێشانازی هەمومانە لەخوا بەجێ کاکشیروان وت ئێوارەی هەشتی مانگ بەتاڵی ئەم نەسوورەکە پاک بوویەوە خەڵکی چوونە نێو ئەو نەسوورەکەەوە دوای ئەوە خۆتان لێ بوون کە چۆمان لێ بووین ئەرۆڵا خۆمەکە چوینەژۆ ناڵم لای کابینەکە شەید کرابوون پێنج کەس جاری چوار کەسی کە شەیدی کرابوو لەگەڵی وندی من شەیدی کردبوون زیندانەکانی کە زیندانی کە بوون حیسەر بە حیزەکانی تر بوون نانا زیندانەکانی کە لە شوێنی لە ژوورەکانی قاقانی ترابوون ئەوە خەڵق ئازادی کردن ئەوانە خەڵق ئازادی کردن لە زیندانیەکانە بەس ئەو پێنج کەسە شەید کرابوو شۆ پێشمەگە لە دەرو شەید بوو خەڵکی وڵاتی شەید بوو لە کاریگرنی ئەمنەکە بەس لە ناو زیندانیەکانە ئەو پێنج کەسە بوون یەکیان شەید محەممەد بران بوو بەڕەحمەتی کاک شێروان لەو کاتی کە شەید محەممەد شەید کرا دایک و باوکت لە ژیان مابوون هیچکوت ئێسش لە ژیان باوکماوە لەخوا زیاوێ بەستایکم ئەمری خۆی ڕۆحی شاد باوکت هەستی چۆنە ئەو زمانەی چۆن بیرێتەوە ئەو دەبیری ناچێ باوکم زۆر زۆر باوکم خۆشەویست و ڕەحمەت بێ هەتا ئێستا مزگەوتێکی دروست کردو باوکم ناوی مزگەوتی شەید محەممەد نایەوە ئەو براگەورەی زۆر خۆشەویست باوکم خۆشەویستی باوکم بێوێنەوە بۆ کاک محەممەد فەرقی نەکردین بەس ئیتر ئەو چکە براگەورەمان بوو التیزامی دینی هەبوو باوکم حەزی بۆ زیاترەکە کە التیزامی دینی هەیە مسلمان بوو الحەمدولله ڕاستی قورس لە قسەی باوکم دەرناچووی باشم زۆری خۆشەویست هێژە لە شاری سلێمانی بوو ئەو سەروبەندەی کە دەستگی کرا و دواتر بەڵێ کاک شێروان ڕۆژی ڕاپەڕین ئێوە لە ناو شار بوون من خۆم لە ئەو نەسوورەکە بووم ئەو ڕۆژی ڕاپەڕینەکە لێبووین هەمومان لێبووین هەموو قزم و کەس و کار چوین ئاساس کاک محەممەد ئینشەڵڵا بەربێ و کاک شێرکۆ بەربێ بەداخەوە کاک محەممەد شەید کرا و کەس چوینە ژوورەوەزانی مە شەیدت کراوە شاد دەستێکی ناخۆشە دەبینین لە ڤیدۆکانە پێم وایە بێت جار هاوکارانم لەسەر شاشکە دەریێخەن زۆربەی ئەو نیشتیمانیان بەجلی مەدەنیەوە هەمووی لەسەر شەقامن هەمووی یەک بوو وەکو ئەرزم کردی خەڵک هەمووی وەکو یەک بوو تەفرەقە نەبوو ئەم حیزب و حیزبە نەبوو ڕاپەڕین خەڵق کردی حوتی مانگ پێشمەرگە لە ناو شاری سلێمانی بوو
من وەکو پێشمەرگە تەنزیمات یەکێتی تەنزیمات ناو بەوەسیمانزانی پێشمەرگە باوەسیمانیمان وەمزانی باڵە هەبوو مسلێ پێشمەرگە هاتە ناو شارەکەیان دواتر دوای کە تەقە دروست بوو لە گەڕانەوەمان تەنزیماتیان هەبوو لە ناو شارەتەوە ئەو حیزبەکانی تریش ڕاستە ئەوانیش بەشداریان کردبوو ئینسان نابێت بەدڵنیایەوە هەمووی هاوکار بوون لە پشتیوان دەبێت بە ئیساف شتەکە باسکێک و خۆی بەڕاستی ئەگەر پێشمەرگە نەبووە خەڵکیش ڕاپەڕینی نەکرد نێتوانی بیکە پشتینە بڕاستە پشتەستون نەبوو بە شتێک بێدڵنیایەوە زیاتر کە هاتوونەتە نێو شاری شەوریان بەهێزتر بوو. بەتاکی دەرەوڵام ڕۆڵی خەڵکی چی بوو لەو ڕاپەڕینەیە؟ ڕۆڵی خەڵک زۆر جوان بوو، خەڵک زۆر بە مەردانە هاتە پێشەوە، بەڵێ زۆر بە دڵسۆزانە کرا، شتێک بوو خەڵک ئاواتەخوازی ئەو ڕۆژە بوو، ئەزیتر بەداخەو کە ئاوای لێ هات، خەڵقوای لێ هات باسی ڕاپەڕین نەکەی بێت ئەی بێ باسیکەی. کاک شەروان دوایەوەی تەرمی شەید محەممەد لە ئەمنە سوورەکە وەرەگرنەوە مەڕاستیمی تەمەەن شار شێواوە دنیا شڵەژاوە لەو کاتەیەوەش بە دڵێکی زامارەوە برایەک تازە لە زیندان بەرە بێ برایەک شەید بووە مەڕاستیمی بە خاکسپاردنی تەرمەکەیتان لەکوێ بە خاکسپار مەزاری سلێمانی لە دیشە حەدی بە خاکمان سپارد ئێتە بۆ بەیانەکەی ئاوارە بووین خەڵک ئاوارە بوو سلێمانیتان بەجێ مان سلێمانی ئەو کۆڕەوەکە دروست بوو. زۆر باشە زۆر حەزەتی کاک شیروان نەدەێن سپاس دەکەین کاک شیروان. هەزار جار ڕۆحی شەید محەممەد شاد بێ بۆ رازێتی تۆمان دایلاکردی زامان پلاندیتەوە بەڵامی تلێرەوە هزاران ئینشاڵڵا پەیامەکەی کاک محەممەد گاتە جێ خۆی پەیامێکی مسڵمانانەی ڕازگۆیان نەبوو ئینشاڵڵا داوا لە خواوی گەورە بکەین ئینشاڵڵا بە باشی شاد کاو جێ بەهەش بێ جێ بەهەشت ئینشاڵڵا خوا ئەوکاری ئەوە پشتیوانی ئەوەش بێت بۆ مەرمە جوانەکە ێشەشیەکە تۆ سپاس دەکەین یەخوا بەخێر بێن بەڕێز کاک شیروان مەحموود برای شەهید محەممەد حاجی محەممەد یەخوا بەخێر سپاس بۆ دەرفەتە.